بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. خۆشحاڵیشین کە بەدیداری ئێوە بەڕێز و خۆشەویست دەکەین. ئەو پرۆژەی چاکسازی کە ئێستا لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، بڕیار وایە کە لەو مانگەی دابێ خوێندنەوەی دووەمی بۆ بکرێواتە وتوێژ و گفتوگۆی لێ بکرێت لە پەرلەمان. ئێمە چەند سەرنج و تێبینێکی جددیمان لەسەر ئەم پرۆژە هەیە بە شێوەیەکی گشتی، چونکە لەم دیدارە کورتەدا ناتوانرێت باسی وردەکاریەکانی ئەم پرۆژەیە و هەڵسەنگاندنی وردەکاریەکانی بکرێت. خاڵی یەکەم، ئەم پرۆژە پرۆژەیەکی ناتەواوە و زۆر کەم و کوڕی تێدایە. پرۆژەی چاکسازی بەڕای ئێمە پێویستە پرۆژەیەکی گشتگیر بێ، پرۆژەیەکی شامل بێ و هەموو سێکتەرەکان بگرێتەوە، بە تایبەتی کە لێرە باسی چاکسازی دەکات لە یەک لایەن کە بریتێ لە خەرجەکان، لە موچە، لە خانەنشینی، لە دەرماڵە هەتا دوایی. بەڵکو پێمان وابوو دەبوو ئەم پرۆژەیە باسی داهاتیش بکە. ئەو داهاتە زەبەلاحەی هەرێمی کوردستان کە چەند ساڵە هەموو خەڵک داوا دەکات بە پەرلەمان و بە حزبەکانی کە لە حکومەت بەشدار بوون لە ڕابردوو و ئێستا و خەڵک دەڵێکا کە بزانین داخوا داهاتی ئەم هەرێمی کوردستانە بەگشتی چەندە و چی لێ دێ، کە مافی خەڵکە، بە تایبەتی مافی دامەزراوەی فەرمیە کە پەرلەمانی کوردستانە، کە هەموو وردەکارێک سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان بزانێ کە حەز دەکەن بیزانن 150 نازانێ، یعنی 150 داهاتەکە نازانێ، 150 خەڵکە نازانێ. بۆیە ئەوە دەگەێنێ کە ئەو گەندەڵیە گەورانێکە کە هەیە لە هەرێمی کوردستان هەر بەردەوام دەبێ. ڕاستە ئەم پرۆژەیە ئەگەر دوای گفتوگۆ هەڵبەت، ئەمە سەرنجمانە سەری زۆرە، دوای گفتوگۆ ئەگەر هاتە سەرێک کە پرۆژەیەکی چاکی لێ دەربچێ، ڕاستە بەشێک لە گەندەڵی چارەسەر دەکات، بەڵام گەندەڵیە گەورەکان چارەسەر ناکە. داهاتی نەوت چەندە؟ نەک ئەوەی کە لە ڕێگەی بۆ ڕێکان و دەڕوە کە پێشتر لە کابینەی هەشتەمدا لە وەزارەتی سامانە سروشتیەکان هەمووی ڕادەگەێنرێ، ئێستا ئەوەش نەماوە. ئەی باشە ئەو تانکەرانەی کە لە کەورگۆس کۆستەریان دەدوو یەکناوە بە سەداهات تانکەرن لە ڕێگەی ئیبراهیم خەلیلەوە دەڕوە، ئەمە چەندە و داهاتەکەی چەندە و بچێ دەچێت؟ ئەوەی کە لێرەوە مەسەڵەن لە باشماخۆ دەڕوە، ئەو تانکەرانە ئەوە چەندە؟ داهاتەکەی چەندە؟ بۆ چێ دەچێت کاکە ئەوە؟ و باقی ئەوەی تر، ئەوەی کە داهاتەکانی ناوخۆ و هەموو ئەو داهاتانی کە کۆ دەکرێتەوە لە سنوورەکانیش و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش. بۆیە ئێمە پێمان وایە دەبوو بەڕاستی ئەمە پرۆژەیەکی گشتگیر بێ و بەلانی کەم باسی داهاتی تێدا بێ و بەشێکی گرنگ بە لە پرۆژەکە و کاتەی ئەندازەیەک پرۆژەکە کامل دەبوو. دووەم، لە کابینەی ڕابردوودا بەم هەموو ئاڵۆزی و قەیرانەی کە پێدا تێپەڕی کەمەش تێدا بووین، ئەو کاتەی ئێمە پاشەکەوتی موسێ فەرمانبەران لە خاڵەکانی پرۆژەکەی ڕابردوودا ئاماژەی پێکراوە لە ڕێگەی حسابێکی بانقیەوە بۆیان بژێدرێتەوە، بەڵام لەم پرۆژەدا هەر ئاماژەی پێ نەکراوە. ئەمە بۆچی؟ لە کاتێکدا کە داهات لە هەرێمی کوردستان زیادی کردووە و نرخی نەوت بەرز بۆتەوە، ئەو بڕەپارەی کە لە عێراق وەردەگیرێ نەوتەکەش بە خۆت دەفرۆشی و بە پێی وتەی سەرۆشی حکوومەتیش دەڵێ ئێمە داهاتمان 150 لە ناوخۆ زیاد کردووە. باش ئەگە داهات لە ناوخۆ 150 زیادی کرد بێ، ئەم دەپرسم بەلانی کەم نەدەبوو لەم پرۆژەیەدا ئەم پاشەکەوتی موچە ئەگەر بە ئاماژەیەکیش بێت تێیدا بێ، باش ئەگە داهات 150 زیادی کردووە، ئەم داهاتە زەبەلاحە هەیە کە مەگەر 2013 داهاتی هەرێمی کوردستان ئەوەندە بوو بێ کە ئێزگار زۆر بووە. ئایا نەدەبوو لەم پرۆژەیەدا تۆزێک ژیانی هاوڵاتیش و موسەخۆران جیاوازی تێدا کرابایە؟ ئەم دەپرسم نەک 150 105 سێکتەرە جیاجیەکانی ژیان و گوزەرانی خەڵک گۆڕانی بەسەدا هاتووە؟
لە چیدا با ببینین. بۆیە ئێمە ئەو سەرنجەشمان هەبوو. سەرنجێکی کە بەڕاستی ئێمە دەیڵێن ئێستا ئەمە پەرلەمانتاریشین بەخوا نەعەدالەتیە نادادگەریە و بێویژدانی بێدینیشە. ئەم هەموو سەر و خوارە هەیە لە موچەدا. پەرلەمانتارێک بە 4 ساڵ بە موچەی با 5,600,000 بێ خانەنشین بێ. نا ئەوەی مەبەستم ئێستایە، ئەوەی ئێستا با بە 5,600,000 خانەنشین بێ بە 4 ساڵ. گەنجێکە وەکو کاک جەمالیش باسی کرد 25 ساڵە تەمەنی. بەڵام فەرمانبەرێک پێشمەرگەیەک کە بۆی نووسین بەڕاستی ینی بە دڵی پڕ گریانەوە دەڵێ کاکە پاش 20 ساڵ ئەمن بە 220,000 خانەنشین بوویمە کە لەوانەیە دوێنێک لە شەش داعش شەهید کرابایە. ئەمە دادگەریە بە خۆشمانەوە دەڵێم. بەڕاستی بۆ ئێمە لەگەڵ ئەم هەموو سەر و خوارە نین. بەلانی کەم داوامان وایە کە خانەنشینی پێشمەرگە پۆلیس و بێکەکانی ناوخۆ بەلانی کەم لە 400 بۆ 500,000 کەمتر نەبێ. بەلانی کەم ئینجا ئەو پلە باڵایانەش بەڕاستی بە ئەندازەیە کەم بکرێتەوە کە ئێمە لە کاتی خۆیدا ڕێی خۆمان دەڵێن بە ئەندازەیە کەم بکرێتەوە کە زۆر نزیک بێ لێ ئەو خەڵکە ئاسایی و ڕەشوڕوتە ئەو کاتێمەش ویژدانیش من ئاسوودە دەبێ و پێمان وایە شتێکی باشمان کرد و دادگەری کە یەکێک لە بنەماکانی ئەم پرۆژەیە کە ئاماژەی پێکراوە کە چەسپاندنی دادگەریە لەوانی بێتە دی. بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆن بە هیچ شێوەیەکی لەگەڵ ئەم سەر و خوارە نین و ئەگەر ئەم سەر و خواری هەرمێنێتەوە ئێمە بە هیچ شێوەیەکی دەنجی پێ نادەین. خاڵێکی تر باسی کەم ئەندام و زیندانی سیاسی و ئەوانەی کە چاودێری کۆمەڵایەتی کەم ئەندامێک ئەگەر فەرمانبەر بێ 100,000 پێ دەدەن کەم ئەندامی حەقیقی. ئەمە لەگەڵ ئەوەی کە هەرچی نایاسایی کرابی لەگەڵ کە بەڕاستی ببڕی هەر کەسێکە هەر کەسێک بە نایاسایی خانەنشین بوو بێ بە نایاسایی کەم ئەندامی وەربگرێ بە نایاسایی هەرچێکی بۆ کرابێ دەرماڵی بۆ خەرج کرابێ ئێمە لەگەڵی بەڕاستی هەموو ببڕێ. بەڵام ئەوەی کە بە یاسایی خانەنشینە یا بە یاسایی زیندانێکی سیاسی یا کەم ئەندامێک کە فەرمانبەر 100,000 پێ دەدرێت. ئێستا لەم پرۆژە ئاماژە پێ دەکرێت کە یەک بخرێتەوە و ڕێک بخرێ و ئەوانە ئامانجەکەوەی کە ڕاستە ئێمە لەگەڵ ئەوەن کە ئەمانە بەو پەرشبڵاوی نەمێنێتەوە و ڕێک بخرێ یەک سەرچاوەی پێدانی موسە هەبێ. بەڵام ئەم 100,000 لێ نەبڕی. ئێمە ڕێیمانی ئەوە موسە بێ. ئەوە سوودمەندبوون لە موسە منحەیەکە ئەوە. بۆیە هەز دەکەم بەڕاستی ئەمەش ئەگەر بە هەموو لایەکمان ئەو بەرزانەی کە لێرە دانیشتون ڕێی لێ نەگرین ئەمەش بە ئاقارێکدا دەچێت کە زوڵمی تێدا بکرێت. پاسەوانەکان حەز دەکەم بیزانن غەیری پاسەوانی پەرلەمانتار بە یاسا باسی نەکراوە. هەمووی حکومەت بۆ خۆی چی پێ باش بوو بێ و ینی خەڵکی وا هەیە 2500 کەس 600 کەس پاسەوانی لەسەرە پارە وەردەگرێت لە ماڵە دانیشتوە تەبان سەحساب ئەم خەڵکە فەقیر وەژار ڕۆژڕوتە. بۆیە دەبوو بەڕاستی ئەمە بە پێی پێڕەوێک بەڕاستی لایەن ئەنجومەنی وەزیران ئەمە ڕێک بخرێ و یا یاسایەکی بۆ دەربکرێ ئەمە کە پاسەوان بۆ چێ دەبێ و چەند کەسی دەبێ. ئەو پەرلەمانە کە بە یاسا بووی کرا ئەو 1000 عەقڵیان بۆ دروست حەز دەکەم بیزانن. ئەوە بەڕاستی ئەو پەڕی بێ ئەرزشکردنی پەرلەمانیشە کە کاک جەمالیش باسی کرد بەڕاستی ئەم پەرلەمانە زۆر بێ ئەرزش کراوە و لە ڕۆڵی خۆی ینی زۆری لەکەم کراوەتەوە بەداخەوە کە پەرلەمان کە بە حساب بەرزترین و باڵاترین دەسەڵاتی یاسادانان چاودێریکردن سیاسیە. بەس نەدەتوانێت یاسای دەرکە کە حکومەت دەسەڵات پێی خۆش نەبێ نەدەتوانی بەڕاستی چاودێریشی ڕاست و دروست و بەدیقەت بکات کە حکومەت پێی خۆش نەبێ دەسەڵات پێی خۆش نەبێ و لە باری سیاسیشدا ئەم هەموو ینی سەردان و گفتوگۆ لەگەڵ حکومەتی ناوەند بۆ تەبەن ئەم پەرلەمان ئەگەر لە هیچە ئەرێ کاکە هیچ لە پەرلەمان باس کراوە کە بڵێن وەفدی دانوستانکاری حکومەت لەگەڵ بەغداد دانیشتووە ئەمە بابەتەکانە پەرلەمانی وەڕێیتان چییە؟ بۆ بەداخەوەش یەکێک لە ئامانجەکان بوو کە پەرلەمان نەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە یاسادانان و چاودێریکردن و بوون بە مەرجەعی سیاسی. باسی سندوقی خانەنشین کە تازە باز دەکرێت سندوقی خانەنشینمان هەبێ ئەوانەی کە فەرمانبەرن دەزانن چەند ساڵە ئیستیقطاعی تەقاعودی هەیە 28 ساڵە ئیستیقطاعی تەقاعودی هەیە پارە لە خەڵک دەجێڕدێتەوە تەبان چی لێ هاتووە کەس نازانێ. ئێستا دەمانێت سندوقی خانەنشیندان ئەو پارانەی کە لە مۆدا لێتان دەژێڕینەوە لە سندوقی دادەنین کە تەقاعود بۆتان خەرجکەینەوە. ئەمە دروستە؟
ئەکاکە تا ئێستا و چیت کردو دەرماڵە کە باس کراوە کە بچێتۆ لای حکومەت و حکومەت بە پێی ڕێکارەکان ڕێکیکە ئەم لەگەڵ ڕێخستنی دەرماڵم بەس بەڕاستی وەکو خۆم ئەوە ڕێی خۆمە پێم وایە دەرمالە حەساسە چونکە 156 ئەو موچێکی خەڵک وەردەگرێت دەرماڵەیە حکومەت بە ئارەزوی خۆی دەستی بۆ ببە ئەم پێم وایە خەڵک تووشی قەیرانێکی گەورە دەبێت لە ڕووی داراییەوە بۆیە پێم وایە دەبێت بە یاسا ڕێ بخرێ و ئەو دەرماڵانەی کە حکومەت بە نایاسایی داوێتی حەقوی بیبڕێ بۆ بێت بە جاری مەسەن دەرماڵە هەموو ببڕێ دوای بە شێوەیە کە بۆ خۆی پێی باش بێ ڕەوانەیە مەسەن جاری وایە تەماشا یەک کەسی دەکات کە چۆن مامەڵ لێگە بکە دەرماڵەکەی زیادکە کەمیکە ئەوا ڕەفتار بکە بۆ پێم وایە دەبێت بە پێی یاسایەک بێ دووبارە سپاس بە هەموو لایەکتان یاخوا سەرفراز و بەختەوەر بن